پێم بڵێ هەڵم کرد نا ئەو ئازاری زۆر چێشتووە ئەوم خستە مەترسیەوە تەگەرم خستە هەنگاوەکانی پێش هیچ نازانن جەنگیز بێتیژە هەستی کردووە ئەوانە پیاویان کوشکامیل بێوە هیچ شتێکیشیان بەسەر چاک بێتەوە ئەزەل هەڵەی کردووە بەڵام عومەر ڕاستی کردووە پورە مەلیحە فەرموو سڵاوت لێبێ دەبێ ئاگاداری کەمەوە گەر شتێکی دەم دەرچێ ئیتر ناڵن ئاسوودە بژی فەرموو پورێ 2 کیلۆ سێوم دەوێ فەرموو پورێ بابی دەمە دەست هێواش بە ئاگاداری خۆت سەر ئاڵا هەڵگرکە بە ناخی شاق دەتەپەڕێ بەڵام ناتوانێت چێداچی لێ باوەش بگرێ با پلانەکە زوو جێبەجێ بکەین کامل ئەوەی پێویستە تەرتیب بکە نامەوێت دایکم بخەمە مەترسیەوە هەرچێک ڕووی دەبێت دەبێت پێشیان لێ بگرین ئەگەر پرسیارێکیان نەکردمەوە دوای سیەوەی وەڵامێکم بۆ یاد ناناوە ویستوتانە بەیانیەک لە خەو هەستن و ئەو خەونانە بگەڕنەوە کە پێشت دەستان لیان هەڵگرتووە و من ویستم ساوی تەلەفۆنەکە لێ دەدا ئەلۆ بەهار من ئەیشانم ئەیشان بەهار خەوتووە کاتێککە بینم ئێوەن ئەیشان تکە مەڵێ ئێوە هەوڵ دەدەم ئێوەش تۆش ڕێککەوتین ئەیشان بە دوێنێ شەویش داوای لێبوردن دەکەم هەروە ڕۆیشتم بێەوەی خەبەرت دەمێ ئەسڵان من داوای لێبوردن دەکەم لە کاتی نەگونجا ئەو ژنم هێنا نەبابە ئەو ژنە خستنی خۆتان نەبوو بەڵام هەر نەدەبا بیهێنم بڕیارێکی خێرا بوودام ئەمما ئەوێ فێر بوومە لە ناکاو بڕیار دەدەم بڕیاردانی لە ناکاو شتێکی باشە چونکە لە دڵەوەیە بەڕاست ئەو شتە چی بەسەرات خۆیستە باشە بردیانە ماڵەوە باشتر بووە ئەی تۆ خۆتە باشی باشم بە بەهار دەڵم تەلەفۆن بۆ بکات خوافز ئەیشان ئەوە کێیە؟ ها ئەوە لێرەی؟ کێ بوو؟ کەس نەبوو بەڵام لەبیرم کردووە کە لە بەردەرگای هەر خەونێکدا کابوسێک چاوەڕێیە وەرە گیانی دایە لە فەکەت ئامادەیە ئەرە خوشکە دوێنێ چی بۆ من هیچ سەنەگەشتم چی گیانە؟ ئەو ژنا چێ بوو چونکە هەر کە بە دیارکەوت باردۆخەکە تێک چوو دایکی هاوڕێکی کۆنمان بوو لە گەڕەکە کۆنەکەم چکارێکێ بوو؟ وایە چکارێکێ بوو؟ بەڕێکەوت بینیم جان ئەو چۆن دەیخۆی لەبەر ئەوەیە هیچ کێشت زیاد ناکات جوانە لەکوێ؟ لە شوێنی یادگاریەکان؟
ئەزەل بەیانی پەیوەندی پێوە کردی. ئاگام لێ نەبوو. منیش ئاگام لێ نەبوو. هەردووکتان خەوتە بوون بۆیە. بۆ ئەو ژنە لە ناو باوەشی ئەزەل لە خۆچ و دواتر چ شتێکی لە بنجێک گوت؟ دەبێت چی پێوت بێ؟ لەکوێ بزانم جەنگیز؟ هەرچێکشی وت بێ. جان لەفەکەت هەمووی بخۆ. من دەردەچم ئافرەتان بێت. ئەو لە پێش بخۆ. ئەیشان چی ڕوودەدا؟ هیچ ڕوونەدا. دڵم لە لای پورە مەلێحەیە. باشە بۆوە لە ناکاو. دیارەوەیە. چی لە من دەشاریتەوە؟ دوای هەرتی دەگەم. ئەوە بەس نەبوو کاتی خۆی شاردمانەوە؟ منیش مەبەستم ئەوەیە. با لە بیرمان نەچێ. چونکە هەموو ئەو شتانە ئێستا هەمانە لە سایشتە شاردراوەکانەوەیە. بەڵێ زۆر شتێکی خراپەوە نییە؟ بەڕای من نا. بەڕای من جوانترین شتی دنیا بوو چونکە تاگەشت بوو ئێمەی بەیەکەوە بەستەوە. بۆ کوێ دەچی؟ بە خۆشیەکەمان دەچم جل دەکڕم. ئەی تۆ؟ دەچم بۆ ژووری نوێیەکەم. پێداوچەکانی ئەو شۆمان دەکڕم. با هیچ شتێک لێکتر نەشارینەوە. ڕێککەوتن گیانە. تاو؟ کارێکی بچووکم پێتە. بەیانی تۆش باش. گوێ بگرە. ئەیشان لە ماوانە ناڕەحەت بووە لەوانەیە شتێک بێزاری کرد بێ. چی بکەم؟ چم دڵی بدەمەوە؟ نا. کەسێک دانێ ئاگای لێبێ. کەسێکی هێمن و جێی متمانە بێت. دەبێ. یانی ئەو کەسە چاودەری ئەو بکات و ئەیشانیش ئاگای لێ نەبێت. جەنگۆ ئەو ڕۆژە ئەو پورە مەلەحەی هێنابوو. عەلی چی دەڵێم ئەو بکەتکایە؟ ئەوڕێکە نیوەی قاوەکە دەرکەفە. ئەوەی ببەوە قاوەیەکی تر بێنە ئاوەکەش کڵاو بێت. ئەو شارە لە ماوەی ئەو 20 ساڵ لەکوێوە بۆ کوێچەوە ئەمەرە. لەگەڵ ئەزەر ڕاهاتووی؟ ئێمە هەردووکمان واز لەو شتانە ناهین کە لەگەڵ یان ڕاهاتووین. یان گوسیلەکە داوەتێ یان پێت گوتووە ئەمەرە. ئەوە دایکی منە. تاکەی ئەوە ئازار بچەشێ. من لەبەر ئەو وا دەڵێم دەبوایە ئەو لە دەرەوەی ئەو کارە دابنێی. ئێستا چی دەکەیت؟ دەست بە یاریەکە دەکەین لەگەڵ جەنگیز. نا زووە جەنگیز چاوکراوەیە بەڵام نەرمیش نییە. هێشتا متمانەی ئەوەی پێ نەکردووی کە بە تەواوەتی لەگەڵی تێکەڵ بیت. زوو نییە. ئەوەی ویستیان لەگەڵ من کردیان بەڵام نارم دەستیان بگاتە خێزانەکەم. 12 ساڵ چاوەڕێت کرد برازە. 2 مانگی تیش خۆی ڕاگرە. ئەگەر نا هەموو شتەکان دەشەوێنی و تێدەکەوێت. 2 مانگی تر بەرگە ناکەم. بەڵێ کامل ڕاستت کرد. بۆ هات تەواو. جەنگیز چۆتە لای دایکم. دەیەوێت شتێکی لێوەرگێ؟ ئێستا چی دەکەی؟ منیش دەچمە لایەن. کارێکی ناتەواو دەکەی ڕۆڵە. خەریکە بە پەلە هەڵسوکەوت دەکەی ها. 12 ساڵە مامە. لەوانەیە کاتی پەلەکردن هات بێ. داتناوە چی بڵێ کاتێ لە ناکاوت دەچێ ژوورەوە ها؟ هەموو گومانەکان دەخیتە سەر خۆت. من بۆ چوونە شترم هەیە.
پورە مەلیحە چۆنە زۆر نیگەرانی بوومە. هەرمە پرسە چەنگیز بە درێژایی ڕۆژ بەس گریاوە. هەڵڵا هەڵڵا چی وت هیچ نەوتوە؟ نا هەر دەرگاشی نەکردەوە. دواتر لە ناکاو بێدەنگ بوو دەرگای کردەوە و هاتە دەرێ. لەو کاتەوە ئاوا بە کەیفە. ممتاز خواردن حازرە وەرە دانیشە. مابووی بەڵام دەستێکەیە دەتگرێ خۆت باش دەزانی ئەو دەستەکەیە بەڵام نابێ بگەڕێەوە نابێ ئەو دەستەش ڕابکێشی تەنانەت نابێ سەیری ڕووشی بکەی لەبەر ئەوە تۆ هەرچەندە ڕابکەی ئەو هەر بەرەو تاریکیت دەبا ئیتر نایڵێ بەردەوام بی. ها کوڕم تۆش کەمێ بخۆ. زۆر سپاس پورە گیان. ئۆ چەند لە مێژە لەو سوپە دروست دەکردووە. ترخێنە بە گەرمی خۆشترین سوپە لای کوڕە گیانەکەم. ها مەمە دوانیە؟ ها پورە مەلیحە دوێنێ ئێمە ترساند ئەوە چی بوو لە ناکاو؟ هیچ تەنها شتێکی ئاسایی ڕوویدا جەوەکەی ناخۆش بوو. بەڵام تۆ قەت ناتووی بۆ ماڵمان منیش لەبەرەوە زۆر پێم خۆش بوو هاتی بەڵام چی بوو دوایی بۆ تێکچووی؟ هیچ وەکو بڵێ لە ناکاو کابوسێکیت بینێ بێ ئاوا بوو هیچ کەس شتێکی پێوتی؟ نا هیچم پێ نەوتراوە. وتم نەوەک ئەیشان کەسێک کەسی چی نەوتووە؟ ها ئەی چیت بە ئەزەل وت؟ ئەها کاتێک کوێ لای ئەزەل و دەمت بردە بنگوێی؟ ئەم هیچم نەوتووە ممتاسەنێ ئەوم دێ. ئاوەکە لە بەردەمتە. بەڵام من لەگەڵ ئەزەل قسەم کردووە پێت وتووە کە ئەوتی؟ چەنگیز کوڕم بایتر پورە مەلیحە ماندوو نەکەین. بێگومان وتی چونکە ئێمە شتێک لێک ناشارێنەوە هیچ شتێک ئەویش پێی سیر بوو. نا بۆچی ئاوات بە ئەزەل وتووە؟ ئاخر من هیچ نەوتووە. ئەوە چییە؟ پورە مەلیحە؟ هیچ نییە. چۆنی مام ممتاز بەخێر بێ بەخێر خۆش بی ببوورە بێ ئەگەدارکردنەوە تەناتم. نانا کوڕم ماڵی خۆتە. سڵاو ئەزەل خێرە؟ تۆ چ کارێک تەیە لێرە؟ نێگەرام کە دوێنێ پورە مەلیحە نادەستی من لە هۆش خۆی چوو وتمنەوە کشەشی هەڵم کرد بێ. نا کوڕم تۆ هەڵی چیت کردووە؟ هەر دڵم لای بوو بۆیە تەلەفۆن بۆت کرد تا بێکەوە بین وەڵام نەدامەوە منیش بەتەنیا هات. زەحمەتت کێشا. ناوانەیە بەڕاستی پیاوی باشی وەکو تۆ لە هیچ شوێنە نییە. سەلامەتیە پورێ نازانم بەدڵتە یان نا وەرە با لێرەی دانین. باوەڕێم پێ نەکەی دایکە.
دوورکەوە ئاوە مەکە پارێ خۆم داوە کوڕە بڕۆ لێرە تازە ڕێکەوتوین بێدەنگ بە ئێمە چیە بابە ئەینەت بود ئەوەندە پارەم لێو بەستە ئێستا بۆ خۆت گران دەکەی دانیشە سیرکە ئەگەر لێرە نەڕۆی تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم بابە ڕێکەوتوینە ئارام بۆ سوپەکەمانت بەدڵ بڕۆڵە دەستەکانت خۆشە پورە مەلیحە زۆریش خۆش بوو ئەو سوپە بوو کە عومەر زۆر حەزی لێ بوو ئینشەڵڵا جێگای بەهەشتە شێرە کوڕەکەم تاکە کوڕە باشەکەم ببورن ماندوومان کردن من بە یارمەتیتان جەنگزەی تۆ پورە مەلیحە باسی دوێنێ بۆ دەکردم ئەها ئەوەی دوێنەوتی منی سەرسام کرد تێی نەگەیشتم چی وت؟ دەیگوت کا کوڕەکەم کام کوڕی؟ مەمەد کاتێ لێم جیابەوە لێم تێکەڵ بوو شتێکی ئاسەیە لەناو هەموو بیانیە کاکە خۆی مە بیانی نینە دەستەکانت خۆش بێ من بە یارمەتی خۆتان دەڕۆم ئەگەر تۆش دێ جەنگیز نانا لێ گەڕێ کوڕم بۆ من هیچ لە گۆڕێ نییە خێر و بەرەکەتە با لە پێتان ڕانەچێ کۆی دەکەمەوە بورن بۆستە باش شوێنێکت نەبڕێ خۆمان پاکی دەکەینەوە پورە چای ئامادە کردووە با چایەکمان بۆ بێنێ نامەمە گیان بازێتر پورە مەلی حەماندوو نەکەین وەڵام من چایەکار دەخۆمەوە مادام وایە من دەیهێنم ئێوە بۆ خۆتان دانیشن دەوێ پەرداخەکان لەکوێ بن دەبینم مێرە زۆر پێخۆشە وابزانم ژوورەکەی سەرەوت بۆ تەرتیب بکەین خراپ نییە مرۆڤی زۆر باشە واز بێنە دوو ڕۆژ ماوە لێرە دوورکەویەوە دەتەوێت بڕۆم بۆ تۆ نازانی هەژاری چ دەردەسەریەکە تۆ بە زۆرێکی تر بۆن دەکەی ئەو نالوونە سەر مێزەکە دەبینی ئاوەکەی سەری چیت پێ دەڵێ قسەم لەگەڵ ناکە جەنگیز پێت دەڵێت تۆ پۆلی دووەمی سەرەتایی بڕۆ لای بەقاڵ لای حەلاق هەموو پێت دەڵێن پۆلی دووی سەرەتایی زوو بەغاردان ئێرە جێبێڵە ئەگەر کەمێشتر زیاترم لێ بکەی ڕادەکەم ئەوەندە کە لە ڕق مەبە ئەم ناوەکو قوڕە جارێک کە وێناوی لێی دەرناچی مامەڵەی بازرگانی دەکەن؟ نامامە ممتاز باسی گەڕێکی بۆ دەکەم چەنگیز لەم گەڕەکە لە دایک بووە و گەورە بووە باسی کردەوەم دەزانم وایە ئەمەت بینیوە عومەری کوڕمان کاتی خۆی باسی دەناسی لە هەر ناخۆچێکدا داهات و دڵی دەداینەوە باوەڕ ناکەم وەڵام دوانە بڵێم چۆن بوون بە یەکەوە ئەوەندە بە یەکەوە دڵخۆش بوون بەڵام چ ڕوویدا بەڕاست چی بوو؟ وەڵا کوڕم دنیامان بەسەردا ڕووخا بەڵام سیرکە دواچاکەی عومەر چی بوو بۆ ئەمە چی بوو؟ کوڕت دەرسی لێوەرگرت هاتەوە سەر خۆی ئەمە ڕێبواری ڕێگای نەهامەتی بوو سیرکە ئێستا بووەتە چی ڕاست دەڵێ مامە ممتاز عومەر ژیانی خۆی بە هەدەردا بەڵام ژیانی منی گۆڕی سەیرم کرد و ڕاستی خۆم دۆزیەوە منیش ئێستا شانازی بۆ کڕبەوە پایم دەکەم وەکو کوڕی خۆم وایە پاشایەدە خواحافیز پورە مەلیحە خوات لەگەڵ کوڕم دووبارە لەگەڵ چەنگیز وەرنەوە مامە ممتاز پورە مەلیحە هەر لە خۆشی بی خواحافیز خوات لەگەڵ دێمەوە
خەڵکی کە سەیرمان دەکەن وا دەزانن هاوڕێی مناڵی بە هەمووی ماوەیەک یەکترمان ناسیوە بەڵام هەمیشە بەیەکەوەی چارەنووسە پیاوی کوێر دەڵە چارەنووس نەک ئێمەی چاوکراوە ئەی تو دەڵێ چی بڵێم شتێکی باش ئێمە دۆزیەوە هەرکە هاتمە ناو ژیانت پێم خۆش بوو لەگەڵت بەردەوام بم ئێوارە دێم بۆ یاری وەرە هەر وەرە سیرکە تۆ هەموو شتێ لەبارەی من دەزانی چی دەکەم لەکوێ دەژیم ئەمڕۆ تێگەیشتم بەڵام من لەبارەی تۆ هیچ نازانم دەتەوێت چی بزانی هەموو شتێک برادەر هەموو شتێک چی دەکەی چی دەخۆیتەوە بۆ نمونە هەر ئێستا بۆ کوێ دەچی بەبوورە کارم هەیە ئاوانە تا ئێستا باش هاتوویتە با هەروە بمێنی هیچ لەم مەشارەوە مێزی ژمارەیەک ئامادەیە. مێزی ژمارە دووش ئامادەیە. خێرە کاگەلی ئەمڕۆ دەنگت نەماوە. ئەوە چیە کورە؟ نابێ وابێ ئەوها ڕاست نییە. جەنابەت دەتەوێت ئەوها یاریەکە بکرێ؟ دەبێ مێزی ژمارەش پێش ئامادە بێ. ها دەنگم گەڕایەوە کوڕم ئاسوودە بووی؟ فەرموو کاک جەنگیز تێگەیشتم گەورم سەرسەرم چی دەوێ؟ دەوێ هەر ئێستا خاتووی ئەیشان و بەهار بگەێنمە شوێنێک. بەهاریش سویجەکە بێنە دەمەوێت ئەمڕۆ پیاسەی بە خانمە بچکۆڵەکەم بکەم تا دڵمان خۆش بێ. دەمێکە نهاتوومە ئێرە. جەنگیز چی وت لەکوێیە؟ وتی هەر ئێستا دەگەمەلاتەن بە مفاجەیەکەوە. دەبینین ئێستا تێدەگەین. سەیری بەلەم ئوسترالیەکان پاپۆرە نازدارەکان وای 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 پێدەچێت لە دەریا شارەزابی. بێگومان من کاپتنم پاپۆری خۆشم هەیە بەڵام هەفتەیەکە دوور کەوتومەوە. وەڵا خۆشە ئەگەر دەتەوێت لەبەر خاتری تۆ دەگەڕێمەوە. با جەنگیز ڕۆژێ بەتەنیا بێ. باشە خۆشکەجان ئەگەر لێ پێ من و کاگەلی بەرەوە قیانوسی چین بەڕێ دەکەوین. بەدڵتا؟ بەڵام ئەمایان گازیە هێواش دەڕوان ناو دەریا. ئەمایان زۆر جوانە. کەمێک بچووکە بەڵام پاپۆڕێکی خێرە جوانیشە. خێراییەکەی نزیکەی 2000 پلەیە. هەرچێت بێ بە نیو سەعات تەواو یەکسەر دەتگەیەنێ. بەدڵتا؟ حازریکەم بۆ خۆمان؟ باڵێ؟ بەخێر بێن. یەک دەقا. گەشتی پاپۆڕە ها؟ نا با بڵێن کارێک تۆ هیچ دەست نەکەوت ها؟ ماڵی لەکوێیە دەزانی؟ بڕۆ لە ناو ماڵەکەی بگەڕێ. بگەڕێمەوە پێشتر کەسێکم ناردۆ بگەڕێ. سیرکە عەلی خۆت بڕۆ باشە؟ پێشتر ئەم بابەتت لا گرنگ نەبوو. چی بووە؟ دوایی پەیوەندیم پێ بکە. خستنی کتابی ناودۆڵەوەکان تەواو؟ بەڵێ نامەکانیش تەواو؟
پێویستە لاپتۆپەکەشم بەکراوەی جێبەڵم ئەویش تەواو. بە کوشتنەکەەوە نووساوی ئەم ناوە هەمووی کۆنتڕۆل بکە. گەورە مەگەر دەتوێ من لەسەرەوە ڕا لێرە چاوەڕێکە کەسی لێبوو ئاگادار دەکەمەوە تۆش لە دوای من سافیان کە. تۆ تا ئێستاش دەم تووڕەی ئاگرێکت دەکوژێنمە لۆ لە ئاگرێکتر دەگری ئەیشان. کارەستاتی جەنگیز هەر شتێک ڕوو بدا پەیوەندی بە تۆوەیە. وتمان نهێنیەکان ناشارینەوە. کاممان ڕاستترین من یا تۆ؟ بەدڵنیایەوە من چونکە هیچم لێت نەشاردۆتەوە. تاو دوێنێ بەیانی چوومە سەر گۆڕی عومەر. یانی لەوێ چاوت بەداکی کەوت؟ بۆ؟ بۆ؟ بۆچی هەر بە دوای ڕابردووەی ئەیشان؟ چونکە ڕابردووە میشە بە دوامەیە بۆیە نەکەوتەتە دوای تۆش. ڕێگەیت پێ نادەم قەت سەیری دواوە ناکەم. بەڵام من ئەمەیانم پێ ناکرێ. لەبەرچی؟ چونکە کە سەیری تۆ دەکەم ئەو شتانم بیر دەدۆ کە دژی عومەر کردمان. جەنگیز تەنها منت ماوە گەر هەڵدەی منیش لە خۆ دوورکەیەوە چی ڕوودەدات؟ دەبیە کەسێکی تر ناگۆڕێی. دەزانی ئیتاڵیەکان بەمە چی دەڵێن؟ دۆڵچە ڤیتەبی. ئێمەش شارەزاییمان هەیە خات و بەهار. بەڵام ئەمە لە سەری نووسراوە. بەخۆشیتان بە بۆنەی خەونەکانی ژیانمەوە. دەبێ خەونی ژیانی تۆ چی بێ؟ ئێمە جارە ژیانی ڕاستەقینەی نازانین. اینجا نۆرەی خەونەکانی ژیانیەتی. پرسیار بکەن دەیڵم.
چیە دەترسێ بە تەنیا لە خوارەوە؟ نەخێر لەم ناوە هەوڵێکی پشکنین هەیە پۆلیس هاتووە دەبێت شتا بڕۆین کاک عەلی. ئەگەر دەتانەوێت ڕاستێکە بزانن لە ژیانمدا وەکو پێ کارم نەکردووە. کەوایە بەم بۆنەوە دەخۆینەوە. ئای کاکە جەنگیز ئەی خێزانەکەت دایک و باوکت ماون؟ نەخێر لە ڕووداوێکدا هەردووچیان لەدەستدا. بۆ خۆتان خۆش بن. بە یارمەتی خۆتان. هیچت دۆزیەوە؟ ئێستا لە لای لاپتۆپەکەم زۆر کاتم نییە. زۆر سرم لەو شتانە دەرناچێ. چی تێدایە؟ وێنەکانی سیرکە. چوومە ناو فۆڵدەرێک بە ناوی خۆی. فایلی وەک یەکی تێدایە. نیشانەیان لەسەرە. فایلەکان چین؟ وای وای. باشە خەونی تۆ چییە؟ دەتانەوێت ڕاستێکە بڵێم؟ نا دەمانێت درۆیەکمان پێ بڵێ. فایلەکان چین عەلی؟ پرۆژەی وتێلە. گەورەترین خەونی من ئەوە تا ئەوەیە. لەوێ ئوتێلێک دروست دەکەم. لە هەموو شوێنەکانی تر بێزار بوومە. خەونەکانم دەکەمە ڕاستی و گەورەترین هوتێل لەم شارە دروست دەکەم. بەها شتێک بێ بۆ خۆی. ئیتر ئەوە خەونەکەمە. یعنی خەونەکەت ئەوە بوو؟ شوێنێکی زۆر خۆشە. دەبێتە جوانترین ئۆتێلی ئەستەمبوڵ ئەگەر بەڕێکی دروست بکرێ. دوای دیزاینەکەت پیشانە دەم. ڕای خۆشت دە. دیارە بە کەس ناڵێ. چی؟ هەموو ئەوشتانی نامێشتە. شتێکی تیانە بەوتن. بەردەوام شتێکەیە بەوتن. بەڵام تا کەسێکی باوەڕ پێکراوە دۆزیەوە. کەست دۆزیوەتەوە؟ من خۆم زەر لە پێویست بەگومانم. گەر بشی دۆزمەوە لێ کاتژمێر زیاتر باوەڕی پێ ناکەم. وەرە با خەیاڵەکان فرەدەنێ دەرەوە. ئەوە زەحمەتە. زەحمەت نییە وەرە. بەم شکوانە ئاراستەی بەلەمەکە کۆنتڕۆڵ دەکرێت. ئێستا توانی تۆش کۆنتڕۆڵی پێوەنی چاودێری دەکەم. دەی ناگیانە من نێرم شتی وا بکەم. خۆیز نابێ هەر شتێکش ڕوویدا پێلا دەکەم. کاکە چەنگیز خوشکم هیچ شتێکی لەبارەی ئەزەلەوە پێ نەکتووی؟ وەکو چی؟ نازانم کەمە بێتاقەت دیارە دەترسم لەبەر ئەزەل وا بێ. ئێستا سەیریکە بێتاقەت دیار نییە. هەروەها توانی بەهۆی ئەمەشەوە خێرایەتی کۆنتڕۆڵ بکەیت. باشە.
خێرایەکەی چەندە؟ وەڵا لەم باشتر لێ دەخوێت نەبابە چۆنە ترسەکە ششکە ها؟ ناترسم خەنێ بوونە بۆ خۆشتانەی مەتان لەبیر کردووە؟ سیرکە بەهار من پاپۆرەکە لێ دەخڕم ئاگام لێە کاک چەنگیز چ خوارە و منیشی لێ بەتەنا بەجێش کاپتن من تۆ بەتەنیا لێرە جێ دەهێڵم پێویستە کەمێکیش گرنگی بە خانمە جوانەکەمان بدەین من بەتەنیا لێرە جێمەیەڵا ئێستا بۆ کەم ئاراستە بڕۆم هەموو کەسێ دەتوانێت ئاڕاستەی خۆی دیاری بکات سەرکەوتوبی منم دایە جا منم دایە مژدەیەکی خۆشم پێەیە سەر و سەرەکە مەقالەکەی قبول کردم ئافرین کوڕەکەم هەر دڵخۆش بی کەی بڵاو دەکرێتەوە ئێستا حازرە دایە گیان پێداچوونەوەکی بۆ دەکەم ئەوسا بوەستا با تەلەفۆنێکی بۆ بکەم ئەوەی زۆر یارمەتیم داوە ئێستا پێی خۆش دەبێ بۆستە بزانم تەلەفۆن بۆ جەنگیز دەکەی بەڵێ دایە بۆ نەیکەم پەیوەندی پێوە مەکە مەمەد دەبێت دوورکەوە لە جەنگیز ئۆف دیسا دایە تۆ قەت متمانە بەکە کە جەنگیز ناکەی گوێ بگرە مەمەد من دایکی تۆمە یەک شتم لێ دەوێویش ناکەی باشە نایکەم لەلا چۆ قابی لە خۆم نەتوانم دابەزم ئۆ ئۆپ دیسان بێت تۆ پێمان نەکرا پیرۆزبایت لێ دەکەم کاک ئەزەل پیرۆزبایی لە چی؟ لە هەموو شتەکانت پاپۆرەکە زۆر جوانە خەونەکانیشت زۆر جوانە لە هەر چوار لا وەڵڵا مرۆڤ بەخیلیت پێ دەبا کاتێکی خۆش هەروە بۆ تۆش ئەمڕۆوانە باش فێرکردم سپاس ئەو قسەیە چیە؟ من خۆشحاڵتر بووم ئەیشان ژمارە تەلەفۆنەکە من لایە؟ گەر پێم دەی خۆشحاڵ دەبم هەر کاتێ نیگەرانی بەهار بم تەلەفۆن بۆ دەکەم بۆ خۆش تەلەفۆن بکە بۆ خۆمان دوو قسە دەکەین و قاوەیەکیش پێکەوە دەخوێنێم بێگیانە کەمێشتر لەم نامێنیەوە؟ نازانم بۆ؟ چونکە ئەمڕۆ زۆر گرنگیم پێ نەدای وایە ئەو ڕۆ زۆر بەختم نەبوو دەکرێت دەرفەتێشترم دێتێ؟ چی دەڵێ خۆشکێ؟ بەڕای تۆ شانی دەرفەتێکی ترە؟ هەموو کەس نرخی دەرفەتێکی تری هەیە باشە با ببینین
سەلمان دەست شاوی چانسەکی تر بووی. ها من بانگم کردووە نیوکاتژمێرێک کارمان هەیە. بەخێر هاتی؟ چ خەبەر؟ باشە. ئەمام دەستکەوت. وای 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 چییە چی تێدایە؟ ئێستا زانیت ئەو کابرای خاوەنی سەروەت سامانێکی گەورەیە؟ جاسیە کوڕم ئێمەش دەوڵەمەندین. نا بابا مەسەلەکە شتێکی ترە. دەزانی ئێرە کوێیە؟ ئێرە شوێنی سێپردە بەرزەکەیە. تۆ دەزانێت دروستکردنی پرۆژەیەک لێرەمانای چییە ها؟ چ پرۆژەیەکە؟ سەیرم نەخشانە بکە. کێشەی من نییە چاو ماندوو ناکەم. عەلی بە ئێمەش دەو کارە بەشداری بکەن لەگەڵ ئەو پیاوە. خۆت بەو مەبەستەوە چەنگیز خۆتی لێ دوورکەوە. من بە تەمام قاچی ئەو کەرە ببرم تۆش هاوڕێتی لەگەڵ دەکەی؟ واز بێنە قاچبرن ئەو شتانە سوودی نییە گوێم لێ بگرە. ئەم پیاوە دەربارەی کار شارەزایی نییە لە ناخەوە بەهێزە بەڵام ئێمە لەو شارەزاترین. وای دەستمان لەگەڵی تێکەڵ بکرد باە چ پارێکمە بەدەست دەکەوت. ئەو چی دەڵێ کوڕە؟ ئەمەر بەس نەبوو؟ بە تۆیە پاس دێستەر ئەزەلیش؟ سیر کە با پێت بڵێم ئەوە ئەمەری بەستە زمان نییە ناتوانانی بە دەمانچە و شتیوە هەڵی خەڵەتەنێ. ڕاوستە با بە دەمانچەی چی؟ زۆرت خواردۆتەوە. بیر دەکەینەوە بزانانی چی بکەین کوڕم. کەواتە بێ ئەوەی دەمت بجولێنی بیرکەوە. جارێ بە ئەو سەرسەریە بناسین لێم بۆیتە مەراق. هەزار سەری تیژی هەیە. با جارێ شارەزا بین ئینجا. ئەها عەلی ئارێ چیت لە من دەوێت چی؟ مادەم هەر دەڕۆی لەگەڵ خۆت دەرگاکە بکەوە. بەهار هاتەوە. کاکە ئەلی هەموو لایەک باشن؟ باشە هەمومان باش. دەی من دەمەوێت بڕۆ. شەو شاد. بێماچکردن؟ شەو شاد. عەلی ویستم تۆش بۆ گەشت پاپۆرەکە داوا بکەم بەڵام تۆ خۆشەویستێک شتێکت نییە دەبواە بۆ خۆ بێماسی بگری. نەم دەتوانی بێم سەرقاڵی کارێک بوو. قازێک هەبوو دەبوو ڕووتی بکەمەوە. ڕوتت کردەوە؟ ئەویشمانە. کێشت بۆ دروست نەبوو؟ هەر هەستیشی پێ نەکرد. پێمێشکە. وایە بەڵام ڕاستەکەی بڵێ حەز ناکەی و پیاوە لە خەونەکانی تۆ تێدەگا؟ وایە دێ بە ئەیتر بخەوین. ئەیشان
خۆشم دەوێ بۆ خاتری تۆ هەموو شتێک دەکەم ئەمە دەزانی ها؟ دەزانم جەنگیز دەزانم. لە بەلەکۆنەکە لەسەر کورسی خەوی لێکەوتووە هەنگاوی یەکەم بڕۆ هەنگاوەکانی تر ئاسانە ناتوانم بچم نابێ بچمە لای لەوە دەترسم نەگەڕێمەوە گەر جارێک دایکم لە باوەش بگرم جارێکتر ناگەڕێمەوە لات لەوە ترسم نەتوانم بگەڕێمەوە جەنگیز ئێوارە چی دەکەی؟ دەبێ خەریکی پرۆژەکەم بم پرۆژەکەت بە تەنیا ناچێتە ڕێوە کەسێک نییە یارمەتی بدا؟ خۆت شارەزان بووی بە تەنیا کار دەکەم بەڵێ بەڵێ ئێوارە نایە بۆ یاریکردن؟ چۆن یاریەک؟ شان بەشان خۆم و خۆت بەرامبەر یەک ئێوارە دەبینمەوە چی بووە؟ خواردنەکەیان تام کردەوە دەیانێت بێنە ناو پرۆژەکەمان ئافرین شەرمین باش دەرچوو هێندەی نەماوە بنگرێ گەورم جاگیرەی لەوەش دەرچی براڤۆ کامل ڕامیز پەیوەندی نەکردووە؟ دەی جەماعەت مادام ئەزەلیان دەوێت بە ئازەلیان تەسلیم بکەین ئەیلیف جەن بۆ نەهاتەوە؟ جاروبار شفەرەکە دوا دەکەوێت خاتۆ ئیشان
ئەیلیف پەیوەندیەک بە قوتابخانەوە بکە. جان ئەیلیف جانتاکەم بێنە. خۆەوە کابەسە کوێە؟ خۆیان چی بەسەر نەهاتبێ. زووبە ئەیلیف زووبە. دایکە جان ئەو تۆ لەکوێ بووی؟ دوای قوتابخانە تۆپانەمان کرد. دوای باوکی هاوڕێیەکم منی هێنایەوە. تووڕەی لێم؟ تووڕە نەبوومە. جلەکانی جان بگۆڕە. بۆ کوێ دایکە؟ دەبێ بچمە شوێنێک دەگەڕێمەوە. ئۆتۆمبیلەکە دێن و دێمەوە. ئازاد خەریکە خۆت دەخەیتە ناو ئاگرۆ برازە. ئاگر کارەکانت تەنها بە ژیانی خۆتەوە بەند نییە. ژیانی هەموو ئێمەمانان لەسەر شان و بەرپرسیارەتی تۆدایە. من بڕیاری خۆم داوە ماما. گەرەتەوێت لە دەروی ئەم بازنایەبی تەواو تۆ سەربەستی. بەسە قسەی نابەجێ بە ڕوومدا مەکە. دەزانی یاریەکە ئێمە تەنیا بە قسە نییە؟ من تۆ بە برازا بانگ دەکەم، بەڵام تۆ کوڕی منی، کوڕی منی. سپاست دەکەم، بەڵام خۆم بەتەنێت چاری دەکەم. بەدەم خۆش و ئاسانە، بەڵام ئەنجامدانی سەخت و گرانە. جارێک گومانیان لێ کردی، گومانەکەیان سادە کردەوە ها، چونکە عاقلانە هەڵسوکەوتە کرد، بەڵام هێشتا گومانەکەیان ماوە. ئەوەی کردوتە بۆ سادەکردنەوەی گومانەکەیان لە مێشکیان بەس نییە. پێویستە دەستیشان ڕابگری لە دژی گومانەکە. چۆن؟ ئەوان داوایە لە تۆ کردووە کارت لەگەڵ بکەن، وانە؟ کەمێ ساردیان بکەوە و سەرقاڵیان بکە بە کارەکانی خۆتەوە. چۆن ماما؟ پەلەت کرد لە کارەکە برازە، هەڵسوکەوتت بە پەلەیە. چاوەڕێت نەکرد بەردەکانە شوێنی خۆیان سەنگین بن ناو مەیدانەکەوە. بۆیە ئێستا پێویستە هێز و فشار بەکاربێنی تا دایان مرکێنیتەوە. تۆ وتت چەک بەکار نهێنی، هەر لە سەرەتاوە. تۆ ئەویان بۆ من لێگەڕێ. باو ئەرکە بکەوێت ئەستۆی خۆم. ماما تەواو برازە، ئەوڕۆ بەسی کەیتر. لەبیرم کرد کاتژمێرەکەی دەست بۆ بگەڕێنمەوە. بەجێت هێشت و من قورمیشم کردەوە. بەڵام ئاگادار بە، نیوەی شەو دووبارە قورمیشی کەوە، باشە؟ بەڵێ پرسیار دەکەم، سەرچاوی ئاوت لەکوێیە؟ بەجددی وەکو ئەو پارە سەرف دەکەیت، ئەو پارانە هی خۆتن؟ هێمنە، هی تۆیە. لە چێ بەمەوە هی ئەوە؟ مەبەست ئەوەی ئەو سێبەرە
هیچ کەسێک نییە؟ هی خۆمە منش پرسیار دەکەم گەر ڕۆژێک کەوتێ نەوێرەی گەورەوە بۆ ئەوەی قازانجی ژیانت بکەی هەرچی هەتە یاری لەسەر دەکەی؟ تەنانەت گیانی خۆشم دادەنێ. ئەمڕۆ کەست لانێ بێتە چانست. ڕاست دەڵێ. ئەرێ کەسێک لێرە نیە بێتە شانسم؟ دەکرێ شو بیە شانسی من؟ با تاقیکەینەوە بەڵکو بمەوەی شانست. باشە گەروابێ منی شانست بۆ دەگەڕێنمەوە. پرسیار دەکەم کێ یاری فێر کردی؟ بێگومان لە کەسێکەوە فێر بووی؟ لەکوێ فێر بووی؟ لە باوکمەوە. باوکم فێری کردومە. باوکە پەپولە بچکۆلا هاتی باوکە گیانەکەت ببینی؟ پرسیار دەکەم هیچت بانقەس دۆڕاندووە؟ بەڵێ. ئەی تۆ هیچ بردەتەوە کە شایانی نەبی؟ شتێکم برد بێتەوە شایانم بووە برادەر. پرسیار دەکەم بۆچی هاتیە قۆبرس؟ بۆ یاریکردن. بەم هۆیەوەش یەکترمان ناسی. بەم هۆیەوەش یان هەر خۆت پێشتر ئێمەت کەمێ دەناسی؟ پێشتر وێنەتم بینیوە. ئەی تۆ پێشتر من ناسیوە؟ دوێنێ بۆچی هاتی لای پورە مەلیحا؟ نیگەرانی بووم. نیگەرانی بووی؟ بەڵام نەکی پورە مەلیحا. هی ئێمە. بۆچی واز دەکەی باوکە؟ چۆن هەڕەشە لە من دەکەی؟ بەنای عومەرەوە کوڕەکەشم جانی من. نەدەبا بە شێوەیەکی تر بێی؟ ڕاستی بڵێ نەدەبا بە شێوەیەکی تر هاتبێ لای باوکە گیانەکەت؟ گوتم دا شانسمە. ئیترەوە دنیاە کردنەوە هاتنەوە ڕێیە. کردمان هاتەوە ڕێمان. وەرە بۆ 2000 بتبینم کچە جوانەکەم. تەنها تۆ ماوەیشن. تەنها تۆ ئەوەی ڕۆی هەمووی بوو بە سیرۆگەیشن. تەنها تۆ ماوە کچەکەم. چیت بەسەر خۆت هێنا باوکە؟ چیت بەسەر ئێمە هێنا؟ سەیری ئەم حاڵەمان کە. دوای کارەکە ڕێگام بڕی تاوەکو جیهان سەراو جێر بکەم.
بەڵام پێچەوانەکەی ڕوویدا کچم دنیا باوکە گیانەکەتی سەراو ژێر کرد دەریاچەیەکی بچووکی وشک نەبوو بە زریایەکی گەورە کچەکەم بخۆم بووم خنکام ئەو باوکەی هەموو شتەشی دەکرد ئەوەی کە بەسەر هەموو شتە زاڵ بوو باوەڕ ناکەی تێکەوتم یانی ئاوا بوو پێشتری شەر ئاوات کرد بۆی ئێمەت بێ باو کێشتەوە کاتێک بچووکم چەند بەرگەم گرت ساڵانێک بێ باوک بێ پارە ڕەزالەتی دوێشکە هاتیەوە خۆت کردە قارەمانی من با دووبارە بمەوە قارەمانت کچەکەم یەک شانسی ترم بدەیشن بەس یەک شانس باوکی منت کوشت شایەنی بوو شایەنی بوو بڵێ شایەنی بوو ئاخر شایەنی بوو ها ئەیشەن یەک شانسی ترم دێ سیرکە خۆت من دەناسی دەیکەم دەگۆڕێم باوکە بۆ 2000 شانسەکەم بدە ئەیشەن سیرکە سەیری منکە سەیری باوکتکە پێکم لە ناو قوڕا دوایین شانسم بدێ هەر وەک ڕۆژانی ڕابردوومان تۆ وە من باوک و کچەکە بەسە بەسە تەنها بۆ جارێکیش بێ ڕاستی بڵێم تەنها یەک جار پێچ و پەنامەکە ڕاستی بڵێ منیش هەلێکی ترت دەدەمێ ڕۆڵەی من ئەی ژنەکەم دەمدەیتێ دەدەمێ بەڵام سەری ڕوون بکە ڕاستی بڵێ خۆت دەگۆڕی دەیگۆڕی بێگمان دەگۆڕێمەیشەن من بۆ خاتری تۆ هەموو شتێک دەکەم ناگۆڕم ناتوانم من ئەوەمە ئەیشەن دەیبینی ئەمە باوکی تۆیە لە ناخی ئەمەدا سەردارێک هەیە ئەو سەردارە لە ناخەوە ڕێگەم لێ دەگرێ دەزانی گەر بزانی دەڕۆی و ئیتر نایەوە بۆ لام ئێستاش گەر بم بێ لای خۆت ناتوانم بگۆڕێمەیشیان ناگۆڕێم ناتوانم بەڵام من باوکی تۆمە سپاس باوکەکەن ئەیشەن چیتر پەیوەندی مەکە من تۆم خوێندۆتەوە دوێنێ بە درێژاییشەوە بیرم لێت کردوتەوە بۆیە بزانە شکارم کردووی با ئێمەش بڵێ با بیستین بۆ یاریکردن و ئەمانە نهاتوویت بۆ قوبرس ئەی بۆچی هاتوومە بۆ ئێمە هاتووین هاتووی تا لەبارەی ئێمەوە شت بزانی بۆ لەبارەی ئێوە شت بزانم چونکە منیش بامەوام دەکرد منیش بام مەراقم دەکرد لە جلەکانی ژێرەوە شیانم دەکۆڵیەوە بێ ئەوەی ڕۆحیان هەستیشی پێ بکە دوایی چیت دەکرد
دواییش بێگومان پەیوەندیم بە کارەکەمەوە دەکرد ئەزەل ئاڵە هەڵگر دەبێ ئەو چی لە ئێمە بووێ عەلی دەزانی یارمەتی ئۆتێلێک دروست دەکا جوانترین ئۆتێل لە خۆشترین شوێنی ئەستانبوڵ دروست دەکا بیرۆکەیەکی جوانە بەڵام بە تەنیا پێی دروست ناکرێت چونکە ئەو لە ئۆتێل تێناگا تەنیا لە مرۆڤ تێدەگا بۆیە دەبێت لە کارەکەی یارمەتی بدەین تا لەو کارە زەرەر نەکا ڕاستم وت ڕاست دەکەی ئەوجا سوودمان هەیە شەرمین هەندێک جار بۆ ئەوەی بژی دەبێ بکوژی بۆ ئەوەی بژی هەندێک جار پێویستە ئەو خۆشەویستێ بکوژی کە لە ناختەیە پێش ئەوەی بتکوژێ ئالۆ خوشکێ نیگەرانت بووم باشی لەکوێی باشم کەمێکی تر دێمەوە جان چۆنە باشە باش ئەوم خەواندووە دەوەرەوە با هەندێک پردەپۆڵە بکەین ئەو شەو هیچ قسەمان نەکردووە باشە گیانە بەهار بڵا خوشکێ دەمویست بڵم خۆشم دەوێ منی شەروا ئارام بۆ هیچ نێتەواو ئەمانە چێ بوون دز بوون هیچیان لێ تێنەگەشتم هیچ نییە من دوای تێدەگەم وەک خۆیان لێ دەکەمەوە لە دەستم ڕزگاریان نابێ با تۆ بگەینی نە شوێنێکی سەلامەت ئەمە بێزاری کردین ئۆتۆمبیڵێک بنێرە ماڵەوە با لەوێ چاوەڕێکە خۆشت لە دەوروبەری ماڵەوە ئاگادار بە کاک موڕات شوێنێکی تایبەتم دەوێت بۆ جەنگیز ئەوەش کاری ئێمەیە بەم حاڵە دەژین دەبێت لێ ڕاهات بی لەم کاردا ئەم شتە ناساین تەواو دەی لەو تێلی موڕات شوێنێکی باشم بۆ ئێوە ئامادە کردووە نا من شوێنێکی سەلامەتت پێدەزانم شوێنێکە کەس دوێ ناماندۆزێتەوە وەرە هێشتا کارمان تەواو نەبووە لەوێ تەواوی دەکەین پێناچێت لە کارەکەدا جێت لە تەقە و تۆق بوو بێ ترسەیە کامل شەرمین بگەینە ماڵەوە تۆش ئەمە بدەمە من بالارگە تەواوی نەکەی ڕێک وایە هەموو خەوانەکانم بۆ کۆ بکەنەوە یەکێک دایان پشکنم کاگەلی ها بۆ وا ناکەی لێرە قیامەت هەستا بوو جەنابشت لە پیاسەی کاگەلی کارمان زۆرە بە پەلە قسە بکە چیت پێ بڵێ وەکو وتت چاودێری ئەیشانم کرد چووە ماڵێک کوڕە دەمەیکە بە چیرۆکی مەلامەشور کارمان هەیە چی دەکرد لەوێ چووە لای ئێو پیاوە
ئێستا وەڵامم دەوە بزانم تۆ پێشتر خاوەنی ئەو وێنێت بینیوە ناسی و تا یا هەر شتێک کام وێنێت ئاگاداری ئەم ناوە بە گورە بۆ شوێ ناو نیشانەکەم نادێ ئێرەت پێ سەلامەتە؟ ئێرەت بینیوە؟ زمانێک ئێرە بۆ من سەلامەترین شوێن بوو لەم جیهانەدا زمانێک کە بێپارەترین کەسی جیهان بووم بەمانە یاریمان دەکرد لەگەڵ چێ؟ قسەکانی قومارخانەم ڕاست بوو ها؟ ئەها لێمان دەکۆڵیەوە؟ ئێوە لە منتان نەکۆڵیوەتەوە؟ نا گیانە بۆچی خۆم ماندووکەم پرسیار دەکەم تۆش وەڵامم دەدەیتەوە ئێ عەقڵە دۆشتانەی گرتووە کە دەستکەوتوونە لەبارەی ئێمە ئەیشان هەبوو لە بچکۆلا ئەو توی گەرایەوە هەبوو لە بچکۆ زۆر بیرم دەکردی بابا براکەم هیچ نەگۆڕاوی هەروە کۆڕۆژانی کۆن ماوی ماشەڵڵا چەند گەنج ماوی ماشەڵڵا ئەیشەم پێکتی من لێرەم هەرگیز ئەوە نەکەی ئەو کارە نەکەی چاولێک ئەوە کارە نەکەی سەیری دەوروبەرت کە من خۆم فەوتاوم بمشی بکشی چ دەبی کە کوشتمی پێت دەڵێم نەکەی بە قوربانی چاوت بووم مەبە پیاو کوش تکایە دەبۆیە کاتی خۆیەوە بڵێ تۆ بۆ خۆت منت کردە پیاو کوش نەکەی لێت دەپارێمەوە نەکەی تکایە بۆ نەیکەم تا ڕۆژە بەگرتن مام دەی نەتکوژم بۆ ئەوەی جارێکی تردی و بارە ژیانی ئەو کچە فریشتەی بخەیتەوە دۆزەخ مەبەست دێشێنەکەمە من خۆم ئەی شانی چی کوڕە ئەو خۆی ڕزگار دەکا مەبەستم بەهارە بەهار بەهار باشە چ بە بەهار دەڵێ پێی دەڵێ من باوکتم کوشت هەر لەبەر بەهارە و کارە مەکە لە من گەڕێ بی لە بەهار بکەوە ئیتر نایەمەوە شوێن بە خواون دەبم پەیمان بێ عەلی سەر هەڵدەگرم تۆ و هاوڕەکانت لێرە یەکتر دەناسیەوە تۆ و ئەیشان و عەلی ئەی بۆ ئەوان نایەنەوەیرە بەڵام تۆ هەمیشە لێیتەوە ئەم شوێنە بۆت نییە و پرسیارم لێ بکەی وتت نۆرەی تویە پرسیار بکەی منیش پرسیارم کرد دەزانی پێویستە چی بکەم تاوەکو وەڵام پرسیار بدەمەوە دەبێ باسی عومەرت بۆ بکەم دەباسیکە عومەر باشترین هاوڕێی من بوو عومەر بردمەوە ئای چۆنت بینی چاو باز لەوانەیە باشتر بتناسم کە بیری لێ دەکەیتەوە ناتوانی بمناسی هیچ کەس من ناناسێ عومەر
عمر تۆ دەناسی؟ عمر من لە هەموو کەس باشتر دەناسێ سیر کە بزانە چیت پێ دەڵێن. ئەو عمەرە هەیە کەسێکی تر بوو زیاد بوو لەو دنیاە. حەزت دەکرێت ئێستا عمر لێرە بووایە؟ وای چەند خۆش دەبووە بووە کورە چەندە خۆش دەبووە بووە بەڵام وانە ئەمە نابێتەوە. بۆ هەر وەکو وتویانە چارەنووسی خراپ ئەو چارەنووسە خراپەی کە بەسەر ئەوی شاد کەس نەیدەتوانێت بیوەستێنی. تۆش نەدەتوانی بیوەستێنی؟ من لەوانەیە من بمتوانی وایە. چۆن؟ عومەر دەبوای بموتایە عومەر لێرە دوورکەوە بڕۆ واز لە هەموو شتێک بێنە خێزانەکە شت جێبێڵە دەستگیرانەکە شت واز دەبێنە پێش هەموو کەسێکیش من جێبێڵە من پێلێنێ و لێرە دوورکەوە براکەم. ئەم ناوە بۆ تۆ ژەهراویە براکەم 2 دقیقەش لەم ناوە مەمێنەوە پێلێنێ و بڕۆ دوورکەوە لەم ناوە براکەم. ڕێگات لە پێشە تاکو ڕۆژێک لە شوێنێک دەرگات لێ بکرێتەوە. عمر لێرە ڕۆیشت لێرە ڕای کرد خۆت ڕزگار کرد ها؟ ڕای کرد ڕزگار بوو. باشە ئەلۆ ئەلۆ بەڵێ ئەزەل من ئەیشانم نامەوێت لە کاتت بگرم. ئاسایە فەرموو هیچ بووە؟ هیچ نەمزانی بۆ کوێ بچم. جارێک تۆوتت بەیەکەوە قاوێک دەخۆینەوە ئێستا دەتوانی؟ ئێستا کەمە سەرقاڵم. ببوورە لە کارشم کردی. ئەیشان دایمەخە لە دەنگتەوە نیگەران دیاری. هەستت پێ کرد؟ هەستم کرد. ڕاستم کەمێک نیگەرانم. لە دەرەوەی دەنج ژاوژاو دێ. لە دەرەوەم بەڵام باوەڕ ناکەم بزانی بۆ نیگەرانم. کەوایە پێم بڵێ. باشە پێت دەڵێم ئەمڕۆ کەسێکم بینی هەرگیز نەمدەویست ببینم. کەسێک بوو خۆش نەویست بوو؟ کەسێکە خۆشم ویستووە یانی لە ڕابردوو خۆشم ویستووە ئەمە نیگەرانی کردم. قەت وات بەسەر هاتووە؟ چیم بەسەرات بێ؟ مەبەستت لە ڕابردوومە؟ بەڵێ وەکو بڵێ لەو کاتۆ کەس من نابینێت وەکو بڵێ هەر شتێک دەڵێم کەس نایبیستێ. هەندێک جاریش خۆم وەکو خەیاڵ دێتە بەرچاو. بەڵێ بووە منیش بەسەر ماتووە. دەمێشتی نوێ ڕوو بدە دەمێشتی نوێ لە ژیانی من ڕوو بدە. وەکو چی؟ نازانم پێویستم بە کەسێکە لەگەڵی پێ بکەنم. ئەزەل باوەڕ دەکەی پێکەنینم لەبیر چووە کەسم نەماوە قسەی لەگەڵ بکەم. کەوایە لەگەڵ من قسە بکە. باشە
زۆر بێزارم لە تەنیایی. ئێستا توانین ئێمە چارەکەین. چۆن؟ لەو شوێنەی دانیشتووی هەستەوە. دای هەستەوە؟ بۆ لای سەرەوە بڕۆ. دای بڕۆ بۆ سەر جادە و لەوێ تەکسێ بگرە. شتێک بکە کە من ناتوانم بیکەم. ڕاست بگەڕێەوە بە ماڵەوە. بڕ بەدڵ کۆرپەکەت لە باوەش بگرە. زۆر بەهێز لە باوەشیکە. هەرگیز جارێکی جێمە هێڵە. باش؟ باشە. ئەزەل؟ بەڵێ. سپاس. ئەو چی مامە سەراتووە؟ خۆشەوی قسەی بێمانەم نەدەکرد. شتی ناومم باس نەدەکرد؟ بارەکە ئارام بۆوە. ئەمە سروشتی ژیان خۆیەتی. ڕۆژێک پاشای ڕۆژی دواتریزە سەرجادەی. دیارە ڕۆژی سەرجادەمان نزیک بۆتەوە. دوێنێ پرسیارێکم لێ کردی. دێتە ناو پرۆژەکەم؟ دەتوانی بێی؟ برادەر؟ کەواتە ئێمەش هاتین. برادەر بە یەکەوە شتی زۆر جوان ئەنجام دەدەین ئەزەل. بەڵام بوەستە. دەزانی ئەم هاوڕێتیمان بۆ خاتری کێیە؟ بۆچێ؟ بۆ کەسانێک کە خۆیان لە بەرزایی فڕێدایە خوارەوە تا ئێمە بەرزکەنەوە. ئەوانەی چارەنووسیان خراپ بوو. ئەوانەی بوون. ئەگەر ئەوانە نەبن چۆن چارەنووسمان پرسنگدار بێ؟ لەمە دوانهێنی و شاردنەوە نەما. سیر مەکە ئێمەی هاوڕێیان دەمەقاڵی دەکەین. عەلی و ئەیشان ئاواین لەگەڵ یەکتری ئاوا. لە ئێستا بەدواوە تۆش بەشێکی لەم خێزانە. تۆ لە ئێمەی. وایە؟ وایە. ڕۆژێک بووە لە خەو هەستا بن و هەستان کردبێ کە خەونەکانتان هێشتا درێژەی هەیە. من ئەو هەستەم کرد. ئارێدا پێم بڵێ بزانم چی ئامادە دەکەی؟ من درنگ لە خەوستەوم. ئێوە نانی پایینتان ئامادە کردووە جەنگیز؟ هەها دەتەوێت خواردنێکی خۆشت بۆ ئامادە بکەم؟ من دەمەوێ. هەر بۆ تۆیە بڕۆ دانیشە. دانیشە چیان؟ دانیشە. بیخۆ.
علی دوێنێ شەو جەنگیز نەهاتەوە. ئێستا دێتەوە شتێک هەیە لەگەڵ من وەرە. چی ڕوویداوە؟ بەچی پێدەکەنی؟ باشە ئەگەر من نەبام ئێوە چیتان دەکرد ها؟ ئەوە چیتە عەلی؟ کچم دەتوانی هەموو کەسی هەڵخەڵەتێنی بەڵام من نەخێر. خەمت نەبێ جەنگیز نازانێ. چی؟ نازانێ. بەو بۆسەیەی کە دادناوە یەکێک پێوە بێ. عەلی من دەچمەوە ژوورەوە تۆش وەرە سەر خۆت با جەنگیز بێتەوە ئینجا. جەنگیز بێتەوە ئینجا چی؟ بە جەنگیز دەمترسێنی ها؟ پێم ناڵێ بە تەمای چ بۆسەیەکی قەبرت بۆچی هەڵکەندووە بیخەیتە ناوی؟ دوێنێ شەو چووم ویستم سەرێک لە باوکت بدەم هەر ڕێک لە دوای تۆوە. چیت کرد؟ دەمەوێت بزانم ئەو جارە چێتان لەگەڵدایە. ئەو جارە ئەو دووەتان بە دەوری چ کارێکدا دەخولێنەوە؟ بە دەوری هیچ ناخولێنەوە چەند ساڵێک یەکەم جارە دەیبینمەوە. ها نام خۆی عەلی من ئیتر باوکم نییە گەر دەتەوێت بڕۆی بڕۆ بە جەنگیزیش بڵێ باوکشم بکوژە بۆم. ها زۆر باشە قسەم نییە. مەبەستت چییە؟ یانی پێشتر ئەوەم چارە کردووە باوکت ئیتر نابێتەوە کێشە. چۆن چارەت کردووە؟ ئەوەی وتت کردوومە ئەی جەنابەت نەدوت بیکوژە؟ بۆت کردە عەلی بۆچی کوشتت؟ هەروەکو پێشتر کردوومە ئەگەر تۆ پارچەیەک دڵت هەبوایە دەبوایە خۆت بچی بیکوژی. عەلی ڕۆژێک بووە بگەڕێتەوە لای کەسێک کە هیوای مردنت بۆی خواست بێ من گەڕامەوە. بۆ لای باوکێک کە هەرگیز خۆی بە خاوەنی من نەزانیوە تەنها چەند جارێک نەبێت کە بۆ بەرژەوەندی خۆی منی لە باوەش گرتووە. باوکە تۆ قەت ویستوتە بۆ ماڵێک بگەڕێیتەوە کە هەرگیز نەدویستەوە بگەڕێیتەوە من گەڕامەوە. قەت گەڕێیتەوە لای کەسێک کە تۆ شێتانە خۆشت ویستووە بەڵام ئەو ویستوێتی تۆ بکوژێ. بچیتە لای و لە باوەشی بگریەوە لە کاتێکدا دەزانی کە دەبێت چەندین شت بکەیە قوربانی. باوکە باوکە کوڕم لەبیری نەکەی لەگەڵ ئەو قسەی کە دەڵێ باوکە
ئەو ڕۆژانە دەگەڕێنەوە پێش چاوت کە خەونەکانت تێدا لە دەستداون. پیشە گەڕایتەوە لای باوکە گیانەکەت ئەیشان گیانەکەی من بە قوربانت بوو. کوڕم لە کۆتاییدا هاتیەوە هاتمەوە دایکم بێتەوە وەختان ببووە کرد من ئەو شتانەم نەکردم بەخوا بەڕاست بەدایە